ئێمە هەمیشە پابەندین بە ڕێنمایەکانی جەنابی سەرۆکمان و ئێمە بەو پەڕی لە خۆبوردیەوە بەو پەڕی تواناوە بەو پەڕی هێزەوە کار دەکەین بۆ سەرخستنی لیستەکەمان لیستی 275 پارتی دموکراتی کوردستان لە چوارچێوەی هەڵمەتی ئۆرگانەکەمان بۆ سەرخستنی لیستی 275 پارتی دموکراتی کوردستان پابەند بوون بە ڕێنمایی و بڕیارەکانی جەنابی سەرۆک بارزانی بۆ چۆنیەتی بەڕێوەبردننی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەمە ئێمە وەکو مەکتەبی سکرتارەتی یەکێتی ئافرەتانی کوردستان ئەم کەرمە هەڵەمان بۆ سەرخستنی ئەم لیستەمان ڕێخستووە ئێمە هەمیشە پابەندین بە ڕێنمایەکانی جەنابی سەرۆکمان و ئێمە بەو پەڕی لە خۆبوردیەوە بەو پەڕی تواناوە بەو پەڕی هێزەوە کار دەکەین بۆ سەرخستنی لیستەکەمان لیستی 275 پارتی دموکراتی کوردستان سای ئەم لیستەدا حەز بە بوون و پاراستنی کەڕامەت و مافەکانی خۆمان دەکەین لەبەر ئەوەی پارتی تاکە هێزی کوردستانیە کە بتوانین متمانەی پێ بکەین بۆیە پێویستە ئەمجارە لە بۆ داکۆفیکردن لە مافەکانی گەلی کوردستان و گەڕانەوەی مافە دەستوریەکان و پاراستنی هەوارەی هەرێمی کوردستان دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بدەین چونکە تەنها پارتی دەتوانێت بەرگریکی پێویست لە مافەکانی گەلی کوردستان بکات